شانازێکی زۆرەوە ڕایدەگەیەنین کە فیلمی سینەمایی سفرنۆ بە لە سەدا سەد هێز و باز و بیر و تەکنیکی خۆماڵی و ناوچەیی دێتە بەرهەم. سپاسانەکەم بۆ پشتیوانی کردنی ئەم فیلمە. دڵنیام فیلمێکی سەرکەوتووە بێ. هەڵبەت دروستکردنی فیلم لەشکرێکی وێ ئەوە ڕاستیە. پیرۆزبایی لە کاک بەختیار و کام پرۆدەکشن و خۆمانەکەین زۆر سپاس و ڕێزم بۆ ئامادەبوونتان هەیە زۆر سپاستانەکەم هەربژێ لە زان وردە و دەدەستمان کردو بە دروستکردنی کادری پرۆفێشنەلی سینەمایی ئینشاءڵڵا لە ئاستی ڕازیبوونیەوە یابن. بەڕاستی من ئەیلێمەوە لە ئەوروپا شەر و هەر ئاوایانی لەوە زیاتر نییە. من زۆر سپاسی هەموو ستافەکەم ئەم کاستەکەم کاست فیلمی سفرنۆ کە منیان اختیار کرد و بە تایبەتیش کاک شوانیش و کاک بەختیاریش. سپاسی کام پرۆدەکشنەکەم کە بەڕاستی توانیویانە لە مدەتێکی زۆر کەم لەوەتیدا مەزراون ببن بە یەکێک لە پرۆدەکشن کۆمپەنیە هەرە بەناوبانگ و جوانەکانی کوردستان توانیویانە